ئاخە تۆ وەرە کابرا خاوەنی چوار کوڕبی یەکێکیان مانگەکە سەریان بە ماڵەیان نەکردووە ئاخە دڵم خۆشە کوڕ کوڕبی ئەقلی خۆشم لەو لاوە وەستا بێ عەلیمە بوو چەقەنەم لێ ئەکرەمم مەبوو شەو تا بەیانی چەقەنەم لێ دراوسەکانیان و کاک سلێمان تەقەی خۆشی مەمنوعە نەیانەزانی من چەقەنە لێم بۆ ئەم کوڕانە ئێستا ژێشێکیان نایە بە لامار ڕەبی خوا هەر چوارتانگا بە قوربانی کشێک لە ماڵەکەیە هەر کشە بەخوا فریاد دەکەوێ بۆ پیری ئەوە تا بۆ خۆی یەکێکیان سەرم لێ نایەن ڕەبی ڕۆڵە ئازای ماڵی خوا نەبن ئیتر سیلەی ڕەحما بێ هەر باوکەکە هەڵیان بۆ بە وا مۆبایلەکەشم تەلەفۆنێکیان بۆ بکەم چاویشم نایبینیە ئەکرەم جەڕەسە هەڵی ناگرێ سوور ئەزانە نووسراوە باوکم سوور ئەزانە باوکم جواب نایەتەوە دەروەڵە هەڵی گرە کوڕم هیچ ئەمە کوڕ بەخوا ئەوە کشەکە بووایە ئێستا ئەی باوکەی ژیان ئەمرکە باوکەی ژیان لە خزمەتە بزانم ئەم هەتیوەیان دەی سڵێمان بێڕۆڵە شەوە بیبردیتایەتەوانێ ئەویش هەڵی ناگرێ بەخوا باشە خەڵک دڵی خۆشە کوڕیە بێ چەقەنەی بۆ لێیە شەوچەرە ئەگەر عەلیە داماوەکەیە بەخوا و بەڕەحمە بوویکە هەعو دیسان بابمە تکلیفی هەن زۆرە ها بابا ئەرێ ڕۆڵەوە بۆ سەرێکم لێ نایەن ئاخە من ئێوەم ئاوا بەخێو کرد من بە کولەمەرجی ئێوەم بەخێو کرد کورە بابە وەڵڵە مشغوڵین بە خۆت دەزانی شەو ڕۆژ ئیش دەکەین بە قورئان مەجاڵمان نییە ئای کوڕەکەم هەر من نەبووم شەو و ڕۆژ و خسوە سەریەک ئێوەم بەخێوە کرد کوڕە من کەسابەتی دنیام بۆ ئێوە کرد من بەو پیاوە خۆ ئێوە ئەو پیاوە نین کە ئێستا ئاوا گەورە بوون باشە بابە ئەوەندە بە چاومان دامەدەوە خۆ بەزە تو ئەمەد بەخێو نەکردیە بابی عالەمێش منداڵی خۆی بەخێو دەکە وەڵا جوشکمان بەخێو کردن وکمان لێ بە دە کوڕەکەم سەرێکم لێ بەن دەزانی چێ بابە ئێستا شتەکەیە پێت بدەم دیسا وەچی جارە لێمان عاجزتەبی نا کوڕەکەم باوەک خوای گەورە وای دروست کردووە هەمیشە دڵسۆزی ئەولایەتی بە حەیاتی باوک لە ئەولا عاجز نابێ ئەڵێ جەرێک ئازاری هەیە بەڵام بێزاری نییە دەزانی چێ بابە ئاتۆ کاکە ئەو خانەی بفرۆشە بە حسەی مە بدە بیکە میرات وە بینیە ئەمە نییە بە حەسەینەوە یەک دەوامی بکەین دەوامەکەی دیدی نەکرێت و خزمەتت دەکەین چاو نییە کوڕ هەر چاوی لە میراتی باوکێتی کوڕەکەم خۆمە جارە لە ژیانم بۆ موڵکتان بۆ بفرۆشم دەزانی چێ بابە ئەمە لە بۆ تومانە بەس ئەگەر ناشفرۆشێت و حڕی لۆقد و ملکی خۆتە قسەی لیەکەین ئێوە سەرم لێ من قسەی لیەکەین باشە باوکە دەزانی چێ بابە ئەمە لە بۆ تومانە ئەگە خانیەکەی بفرۆشی ئەوە مرتاح دەبین دێ نەکرێت و خزمەتت دەکەین ئەگەر ناشفرۆشی و کەیفی خۆتە بە زەوقی خۆت بکە دێ لە خوا حافیز ئەوەش کوڕ